Hey! Kom maar! Kom op! Goed! Goed, ja! Volgende!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
Louis! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Volgend jaar!
PowerPoint işletme sistemi için شبكة شبكة صفاقين صح KFC و KFC دخواه ده باشه ولی خود دو Manzara aşağı değil. قلت له هذا هنا وهذا لسه زارت المشكلة ما هذا مقهور المصورة ساعات صار طاوله زور يزعل زور واصلا طول جرين صار طاوله نعم امين مشكلة ما دي امي ولا غير
Doe wie? Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed, ja! Goed, ja! Nerede abi? Ya. بدل جول كان هيك كان راست ناو تيك بس نوي خطكاني أني أنا وانا تو نعم سيتو بكان قناع بقنا بيتكلش بالضبط تازنه Aynen öyle. Sık yersin.
لو خوشیه السيدة كان طيارة وشوف真的吗？真的，يحيى我去不了。 Hey! نوروز هذا كان مشكلة Fui baixinho. Senão ele daí, ó. Baixinho no chifre, tá? Bacana. Alô? Baba? Var? Ne sıfır rastlanıyor. Tekrar. Yok. Evden sonra da çıkımdan ne? Ha. Dur. السفينة ده بكنترول خفاتها كنترول كده اخذ منها ايش بده ايش بده كيف طب
Misiba.
لا بتازنا سريعات مخايا قلت بخايا بزي 5 جنيه Doei! Hey! Zonne! Hey! Kom op! الباشا باينة يعني انا دبستي ايوه والله ساعات بتساعد روي نازل دقي سفنا كتو تا biz dakika biz نعم أخذ 6 دقائق سلا 6 دقائق ازدار تساعد
صد لفات كيف Car daqiqa, da. Carida. Carida. Da napišao i carida.
کەوتن دواتر دوو گۆڵتان سەر تۆمارکراوە تووشی شکست هاتن لە یەکەم یاری ئەم شکستە تاکەن کاریگەری لەسەر ئەدای تیمەکەتان دەبێت لە نێو خولەکەوە ئەم یاری چیتان الحەمدولله لە پێشا سپاس بۆ خۆی گەورە والله ئێمە لە پێشا گۆڵی فۆزمان کردووە گۆڵەکانیان تێکردین و ئینشەڵڵا کاریگەری ناوێت لە سەراسیەمە و سار نابینەوە یاریکەمان ماوە پشت بە خۆی گەورە سەرەکەوین و ئینشەڵڵا پیرۆزە لە ئەولێر خۆی گەورەم یاریە مۆفەقی نەکردین ئینشەڵڵا لە یاریەکانی داهاتوە خۆی گەورە مۆفەقمان کا قەرەبیەکەینەوە چاپتن چیتان هەبوو لە سیارەکە دوای بە گۆڵێک بە دوا کەوتن توانیتان دوو گۆڵ تۆمارکەن و سەرکەوتن لە یاریەکەتان سەرەتا بەناوی خۆی گەورە الحەمدولله زۆر سپاس بە خودای گەورە لە یەکەم یاری دەوریدا فۆزمان بەدەستینا بەڕاستی یەکەم یاری دەوری زۆر قورسە لە ئەدای هەردوو فەریق لە ئەدای خۆشمان ئێمان نزیکەی سێ مانگە دەستمان بە مەشغوڵ ڕانار کردووە بۆ ئەم یاریە ئینشەڵڵا خۆی گەورە لە یاریەکانی دی مۆفەقمان دەکات زۆر سپاسیان دەران و دەستی کارگیری و دەستی ڕانار دەکەم زۆر سپاس